دەریایە نیگای چاوت دڵخۆی ناگرێت لە چاوت. 4 ساڵ پێشێستا ئەم گۆرانی ئەم گەنجی ڕۆژهەڵاتی کوردستان بە ئاسانی خۆی کرد بەدڵی عاشقاندا و چووە سەرزاری هەمووان و دەنگدانەوەیکی باشی هەبوو. بەڵام لە ناکاو دوای بڵاوکردنەوەی بەرهەمێکی تر دەنگی نەما. 1964 لە دوای ئەم گەنجە دەنگخۆشە محەممەد شوعایی گەڕا و پەیوەندیمان پێوە کرد و پرسیمان ئەرێ ئەو دەنگ و ڕەنگە بۆ نەما بەچیوە سەرقاڵی. بۆ دەنگم نەماوە لەبەرەوەی ئێستا نزیکەی ساڵێکە من خەریکی کاروباری وەرگرتنی جیازی کۆنسرتم لە ڕۆژهەڵاتی کوردستان و لەبەرەوە بەجددی نەمتوانانی کاری نوێ بڵاوکەمەوە، بەڵام خەبەری خۆش بۆ گوێگەرەکانمەوەیەکە چەند بەرهەمێکی زۆر تایبەتم ئامادەی بڵاوکردنەوەیەوە خۆشتر لەوەیەکە تەواوی جیازەکانمان وەرگرتەوە بە زووترین کات لە ڕۆژهەڵاتی کوردستان کۆنسرتەکانمان دەست پێ دەکەین و هەموو گوێگەرەکانم لە نزیکەوە دەبینم و ئینشاڵڵا لەخوا دەرفەتدا لە باشووریش. بە ئاسانی وازمان لێنێنا لێمان پرسی ئەرێ گۆرانی مەجبورە چۆن وا دەنگیدایەوە و ملیۆنان بینەری تێپەڕان. ئایا خۆت پێشبینی ئەوت کردبوو؟ لەبارەی گۆرانی مەجبورەوە ئەگەر شتێکە بێ بۆ کوتن دەبێت بڵم کا بەڕاستی وەکو هەموو کارەکانی دیکەم کارێکی زۆر دڵیم بە شاروازی خۆم نووسی هاتم بۆ ستۆدیۆ ڕێکۆردم کردووە بۆ بڵاوکردنەوەشی بەجددی هیچ پلانێکی لە پشت نەبوو، هیچ فکرێکی لە پشت نەبوو، تەواو دڵی بوو، دڵی بڵاومان کردەوە و شکر بخوا دوای ماوەیەکی زۆر کەم زۆر بەباشی چۆن ناو خەڵکو لەسەر دڵی خەڵک نیشت واشکر بخوا بینەرێکی یەکجار زۆری هەبووە تا ئێستاش بینەر و بیسەری خۆی هەر هەیە و ئینشاڵڵا کە بتوانین بازم کاریەوەمان هەبێت و نابەجددی هیچ پلانێکمان بۆی نەبووت و فکریشمان نەدەگرکەوە بێ، بەڵام شکر بخوا خەڵک زۆری بەدڵ بوو و ئینشاڵڵا کاریەوەمان دەبێت دووبارە وەکو مەجبور. ئێدە باشە وامانزانی پلانێکی باشە بۆی دانابوو نەمانزانی ڕێکەوتیش ڕەنگە ئەنجامی جوان بێ. هەر ئەوە نەبوو محەممەد شوعایی باسی لەوەش کرد لە ئێستادا خەریکی بەرهەمهێنانی کاری هونەری بۆ خۆم و بۆ هونەرمەندانی دیکەی کوردستانیش. ئێمەش دەڵێین بە هیوای کاری باش و سەرکەوتن بیریشم نەچێ 24 کاتژمێری ڕابردوو ئەگەری بە دوێت بڵاو کردەوە لەگەڵ گەنجێک بە ناوی شارۆخ.